لا درێژەی بەڕێوەچوونی هەڵمەتەکانی بانگەشە بۆ سەرخستنی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی کوردستان ژمارەیەک لە کاندیدانی لیستەکە ناو بازاری قەزای چەمچەماڵ و ناحیەی تەچێیان بەسەر کردەوە. تین و توێژە جیاوازەکانی سنوورەکەش پاڵپشتی خۆیان بۆ لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی لیستەکە دووپات کردەوە. ئێمە لە هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی ڕازین هەموو کاتێ ڕازگۆ و بیوەر بوون لە هەموو ئیش و کارەکانیانە هیوای سەرکەوتیان بۆ خوازم ئومێد دەکەین ئینشەڵا بچنە پەرلەمان ئیش و کاری جوان بۆ خەڵکی کوردستان دەستەبەر بکەن و سەرکەوتوو بن. ئینشەڵا بەرەو سەرکەوتنە ڕۆن بەرەو سەرکەوتنێکی یەکجارەکی بۆ یەکلاکردنەوەی هەموو گیر و گرفتەکان لە کوردستانە، نەکات گیر و گرفتی ئەم لا ئەو لا ئەم لا، هەموو لایەنەکان ببن بە یەک دەست ببن بە یەک تیم ئینشەڵا بۆ سەرکەوتنی سەر تاسەری کوردستان بە ناوچە دابڕاوەکان. هەولەسی کۆمەڵی ئیسلامی زۆر باش بووە لە هەموو ڕووەکانەوە، هیچ شتێکی خراپی تیا بەدی ناکرێت. بەشێکی تریش لە هاوڵاتیان هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا بەرز دەنرخێن و دەڵێن نوێنەرەکانی کۆمەڵ لە پەرلەمان و حکوومەتدا لە ماوەی ساڵانی ڕابردوودادا کۆچیکارێکی سەرسەختی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان بوون. وەڵا هەڵوێستەکانیان هەڵوێستی ئەندام پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێکی جوامێرانە و بوێرانە بووە لە مەیدانی پەرلەمان و لە ئەو شوێنانەی کە پێویستی کردووە. وەڵاهی ئەمان چونکە دەستپاک و دەمپاکن شایستەی ئەوەن هەموو شتێکیان پێ بسپێری. دیارە ئێمە وەکو سەنتەری پەرەپێدانی لاوان ئۆفیسی چەمچەماڵ لەگەڵ کۆمەڵە برای ئەنجومەن و مەڵبەند و ئەوانە لێرە بە پاڵپشتی خۆمان وەکو ئۆفیس بۆ کاندیدانی 1994 کۆمەڵی ئیسلامی دەربڕیوە بە پشتیوانی خۆمان بۆ دەربڕیون. ئەمڕۆکە لە هەڵمەتێکی بانگەشە بەنێو بازاری چەمچەماڵ لەم ناوچەیە گەڕاوین بۆ پاڵپشتیکردنی کاندیدانی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی و ئێمە بەدڵنیایی و یەقینمان هەیە کە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و لە ڕابردوودا توانیویانە هەڵوێستێکی مەردانە و جەریانە دەربڕن و بۆ داهاتوویش ئێمە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بە جێسی خەپێکراوی خەڵکی ئابینین و ئەزانین. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە لیستی ژمارە 1994 و بە ژمارەیە کاندیدی لێهاتوو ڕابردوو پاکەوە بەشداری هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دەکات کە بڕیارە لە 30 ئەیلول بەڕێوە بچێت. بەهۆی هەڵوێستە نەگۆڕەکانیشی لە ساڵانی ڕابردوودا چاوەڕوان دەکرێت دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی هەڵکشانی بەرچاو بەخۆ ببینێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.